سەرەتا بەناوی خوای گەورە پیرۆزبایلی نووشی شەقڵاوەکەم داوای لێبوردن لە هەندەرانی خۆشەویستی شاری دەربەنیخانێکم کە ئەمڕۆ عەزیزتان کێشا بوو لێرە حوزوریان نەبوو وەکو یاری بەڕاستی ئەمە یاریکی باشمان ئەنجامدا بەڵام لە تۆپێکی سابتۆ گۆڵێکمان لێکرا بەڵام من داوای لێبوردنەکەم کە ئەم قسەی شەکەم بەڕاستی بەداخەوە بە هەندەرانی شەقڵاوە چونکە گێمیەک یاری پێشووی سەیسایەک کە لە سەیسایەک ئەنجامیانە تیبی شەقڵاو زۆر گلیان لە هاندرانی سەیسایەکە بەڵام بەداخەوە ئەمڕۆ هەتا لە بینی جێمەکان نێنە لە حەکم داغڵی غورفەی خۆی بێ لەبەرەوە یاری من بەوە تێگەیشتم کە یاری خۆشەویستی برایەتی محیبەتە بەڵام بەداخەوە ئەمڕۆ لێرە ئەویان نەکرد ئەوان زۆر گلەی لە هاندەرانی دیکەکەن بەڵام بەداخەوە لێرە عینی حاڵەت ڕوویداوە دووبارە داوای لێبوردنەکەم لە هاندەرانی دەربەنیخانەکەم بەدڵنیاوە ئێمە وەکو یاریکردن وەکو ئەدا یاریکردمان زۆر باش بووم 100% لیشان ڕازیم لە یاریەکان لە یاریزانەکان ئەبایە گۆڵیشمان بێنایە بەڵام ترەمە یاری تۆپانە کە گۆڵ نەکەی گۆڵیشی لەسەری بەناوی خوای گەورە میهرەبان بە خێراتنی بەڕێستان دەکەین کە بۆ بارانەی هاتوونە ئەمە پاڵپشتێکە بۆ وەرزش لە کوردستان سوپاستان دەکەم سەبارەت یاریەکەی ئەمڕۆ یانەی دەربەنیخان یانەکی زۆر باشە بە تایبەتیش لەو دوایانە سێ براوەی هەبوو تانیمان یعنی بە پلانێکی تۆکمە لەگەڵیان ئاستەکی باش نیشان بدەین هیوادارم ئەوە یەکەم برنەوەشمان بوو لە ناو یاریگای خۆمان ئەوە بەردەوامی هەبیتن ئینشاڵڵا سوپاسی هەندەرانی شەقڵاوە دەکەم بەڕاستی ئەوڕۆ سەلماندیانەوانە هاندەرن بەڕاستی سوپاستان دەکەم.